ناوم سۆران جەمال فەرەجە خەڵکی شاری سلێمانیم لە گەڕەکی گۆیژە لەدایک بووم ساڵی 1965 لە ساڵی 2014ەوە کە لە دەرەوەی وڵات گەڕامەوە دەستم دوکانێکماندانە بە ناوی کاردیناڵەوە کە کاردیناڵ باڵندەیەکە لە کەنەدا ئەژی باڵندەیەکە هەم دەنگی خۆشە هەم ڕەنگیشی جوانە. من لەوەتەی بیرم بێت لەوەتەی بیرم کردبێتەوە لە خێزانێکا بووم باڵندەمان هەبووە مامە ڕەفیقم خوا ئافوی کات ڕەفیق فەرەج ئەو ئەچوون بۆ لای دایمە کەڵەشێرلیشتی شامی هەبوو کۆتری هەبوو ڕێوی هەبوو لە دوای ئەوە کاکە سیوانی برام ئەویش لە ماڵەوە هەروکو خولیات کۆترمان هەبووە مریشکمان هەبووە لە دوای ئەوەی منیش هەر حەزم لێی بوو. خۆی باڵندە ئارەزووە باڵندە بەخێوکردن تۆ ئارەزوویەکە وەکو چۆن خەڵکێکی حەزی لە وێنە کێشانە کە ئەمە هوەرە چۆن خەڵکێکی حەزی لە باخچەیە کەسێکە ئەمەش هوەرە چکە بەخێوکردنی باڵندە زانستە کەسێک وەکو بەخێوکردن کە باڵندە بەخێوەکە لایەنە دەروونەکەی کەوای لێەکە کە ئەچێتە جیهانێکیکەوە. زۆر کەس بڵین لە کوردستان ئارەزووی ئەوەی هەیە کە حەزی لێتی باڵندە ماڵی بکات. ئێستا باڵندەکە ماڵیەکەی ئەم تێرەحو بە بۆ نمونە کە ئیگەنمە دەرەوە دەنوک ئەگرێت زیاتر بە ماڵیکردنی باڵندە لە بێچوێتیەوە لە 21 ڕۆژەوە کە تەمەنێ بێ بە 21 ڕۆژ لە ئێرانەکە ئەتوانی دەری بێنی تو خواردنی تایبەتی خۆی هەیە ئەیەکێ و ئەتوانی ماڵیکەی هۆگربوونی ئەو باڵندەیەش لەگەڵ مرۆڤەکانە زیاتر پەیوەندی بەوە هەیە ئەم مرۆڤە چەند لەگەڵ یا خەریکە بێت چەند لەگەڵ یا هیلاک ئەبێت. لە دوکان کۆمەڵێ باڵندەی لێیە کە خەڵک زیاتر خولیایەتی و ئارەزوی لێتی دەنو قەوسەکانمان لەلایەوکو خۆکە لە کوردستان پێوتێت تێرەحۆب بەزەوە ناویشی عەرەبی خۆی ناوە ڕاستەقینەکەی بادجیە هەمانە غەندورمانەیە کە دوو جۆرە فیشەر و ڕۆز ئەمانە زیاتر ماڵی ئەبن کۆکتێل لێیە کۆکتێل خەڵک زۆر ئارەزوی لێتی کەناریمان هەیە بووکە سوورەمان هەیە بووکە سوورەی با بڵین زیاتر وەچەیە کە دروست کراوە لە ئەوروپا زێبرا هەیە زێبرامان هەیە کە زێبرا لە کوردستان ئەمڕۆ خەڵک زۆر حەزی لێتی و کە خەڵک پەرەی پێیاوە لە دوکانە ناتوانێت وەکو ماڵ باڵندە بڵین ئیتیمامی پێبیرێت لە دوکانە لەبەروی باڵندەکان زۆرن بەڵام لە ماڵە ئەبێ ڕۆژانە لە دوکانیشە بەس لە ماڵە ڕۆژانە هەوڵی ئەوە بیرێت بەلایانی کەمەوە دوو ڕۆژاری ئاو بگۆڕێت بەلایانی کەمەوە هەفتەی جاری قەفەزەکان پاک بکرێتەوە هەر باڵندەیە و جۆری خواردنی تایبەتی خۆی هەیە بە درێژایی ساڵ تێکەڵەکەی کە پێکاتوە لە تۆوەکان ئەم تۆوانە هەر باڵندەی جۆری خۆی هەیە ئەبێ بە ساڵان درێژایی ساڵ بە هەمان جۆری بیرێتێ شتێک نییە ناوی تێکەڵی زستانە و تێکەڵی هاوینە و تێکەڵی پاییزە بێت بەڵام خواردنی تەواوکەر هەیە کە لە کوردستان پێوترێت سریلاک کە ئەمە بە پێی خۆناغەکانی ژیانی بە پێی وەرزەکان ئەگۆڕێت ڤیتامینات و پرۆتین و کانزاکان و ترشە ئەمینی و ترشە بڵین ئەمانە بە پێی خۆناغەکان ئەگۆڕێن ئەبێ بەخێوکەر ئەمە بزانێت. ژمارەیەکی زۆر بڵین گەنجمان هەیە لە هەردوو ڕەگەزەکە کە حەزیان لە بەخێوکردنی باڵندەیە نرخیان باڵندانش بەگشتی بە پێی وەچەکەی لەگەڵ ئەوەی ڕەسەنەکەیە نرخیان جیاوازە بە پێی قەبارە بە پێری ڕەنگیان دەنگیان شێوەیان نرخەکانیان جیاوازە ئێمە توانیمانە وکوتمان لە ڕێگەی ئەم دوکانەوە کە بتوانین بژێری ژیانی خۆمانی پێ بەڕێوە بەرین و چەند کارمەند یاخود چەند ڕێکشمان لەگەڵاکە ئێمە هەمومان بێکەوە لێرە کارەکەین توانیمانە کە بژێری ژیانی خۆمان بە پێبەرین بەڕێوە.